ژانێکی احتیاجی گەمز بمە خەستخانە ڕزگاری 3 دەرزیان دامی گوتیان ئەو دوێ سەری دێنەگە بتڵاوە دەرزیەکەت کەش 10 دقە 15 دقەی دەرزیانێدا کوڕەکەشم نەگەرم بوو کچەکەم دلی ڕاوەستا دکتۆرەکان زۆر هەولیان لەگەدا کارە باشیانێدا دری نەهاتەوە دوای دکتۆر عومەر هەیە لەوێن دەرێکە مقیمەویش هات خۆی بەسەردادا ئەو ئۆکسیجنی کردە سەری کچەکەم دلی هاتەوە لە پاژەوە درهاتنەوەی ئەو منداڵە هەر هاوسە ئەستور بوو هەر ئەزژی پڕ ئاو بوو دلی پڕ ئاو بوو بەهۆی باوەڕ ناکەم دکتۆری باشە کوردستان هەبی چونکو ئەو دەرزیان لە کچی مندا لە خەستخانەی ڕزگاری ئەو کسێ منەوهاریە کچم هیچ عیب نەبوو ڕۆژێک کیلۆمەتر دەڕۆی دەچۆ مەکتەبێ دەچۆ دوکانێ دەچۆ بە حەرکەی دەچۆ هەولێرێ 6 مانگە حەبی ئەو عیلازی استفراریان مادە ئاسنیژی زۆر بوو لە دڵیدا چەکەمە 2 مانگە نەخۆشە لە خەستخانەی یعنی چەند داخلی دەکەین خصوصی ئەو هەموو پارەمەند لێدا هیچ نەتیجەی نەبووە هیچ دکتۆرێک پێچانە بووە دوای خەستخانەی تەلەسیمەی هیچ شتەچان نییە هەر یەکەچی کراسە سپی لەوە کردێ دەریا مستەرم لە کالولەکی دەزانندانێن لە دەستینە هیچ لە ساڵی 2007ش ئەو مندارە ناوی دەرچلۆ ئیتالیا هەو بوو پاپای عنان وەسەتی کرد لە ئیتالیا گوتی ئەو مندارای لە کوردستان بی لە سەوەسەتی من پاپای عنان مرد لە سەوەسەتی پارەی زۆری لێ بەجیمە لە پاش حەڵەساز ئەو مندارانە ناویان دەرچلۆ ئیتالیای ناوی ئەو مندارای منیان فرۆشتەوە وەزارەتی تەندروستی هەولێرێ فرۆشتی و نەفەرشکیان لە جیاتی ڕاوا کردبوو هەتا نەفەرەکە خەرچ کەرەچێ بوو لەوێ مرد بە ناوی کچی من هاتەوە ئاسێ محەممەد جەعفەر